ئەمن هەموو جژنا بەرنامەوەیە پێش دەکەی فەرعی خۆم هەمووی بڕازێنمەوە بە میوەی لە باتی سکلێت و سەرز و شتی میوەی دادنێم هەموو جژنە ئیشاڵە باوڵ قۆتی خۆی و جژنەش بەرنامەمانەیە ئیشاڵەگە بەس مردی تێدا نەبیتن جیاوازە ینی جژنە بە جژنە ئیشاڵە جیاوازتر دەبیتن باوڵ قۆتی خۆی بۆ نمونەگە ناوی هەندێک میوە بڵێ میوەکانت چی بەخوا زۆرە میوەکان ئەنەناسە جێلاسە فراولەیە ڕۆزبێریە دراگۆنە مانگۆیە زۆر ناو میوە ئەندکەدادنێم ئیشاڵە ئامانجت چییە لەو ئیشەی کە دەیکەیت تۆ بەخوا ئەماز بیست بەس خێرە و ڕۆژی مبارەکە ڕۆژی پیرۆزە و ڕۆژی جێژنە ڕاستی دەبی هەم بە خوڵق بین سەردانی یەکدی بکەن جیران خزم دۆست برا بسلمانین دەبی ئەمە جێژنان بگەڕێ نای بنووی دانانم ناوەڵا بەس میوە ئەگە زۆری دانەی زیاتر دەچێت ئەگە کەمیش دانەی مەسەلمە هەیە ئیمکانێتی دەتوانێت بە شفتی گندۆرە بادانێ خۆ شەر نییە تو بچی شتی زۆر دانەی سینێشین یەک شفتێک یەک مەزمع ئەوەی دادنەی گندۆرە تۆ وڵا میوەکان زۆریان گرانن ئەڵان بلاکبێریە ڕۆزبێریە ئەوانە گران ڕاستی هەرچەندە هەموو شتەکان خلاص دەبە ئەمە پاری سەردانی تومان کرد بەڵام کامیان زووتر خلاص ماشەڵڵا یعنی جێژنە لۆ جێژنەی زیعامتر دەبیتن زۆر زیاتر دادنە بە زووتر خلاص دەبیتن بەڕاستی مندار یعنی شتەکەی دەوە دەکەن ئەگەنا خلاص نابینە فەری گەورە بەس مندار لۆ نمونە دێمداری کچکە دێ نازانێ علاگەی لەکەنە تێدەکاتە ناوێ دەبا